ئەم حاڵەتێکی کەم نییە، زوو ئەیبینین. هەندێک نەخۆشەیە کە سۆنەر ئەکەن بۆ هەر هۆکارێ بێ لەبەر ئازاریان لەبەر مەسەن گورچی لە شتێک لەگای سۆنەرەکان پیانەوترێ کە یان کێنێتەوە دکتۆرەکە پیانەوترێ کە پەڵی خوێنانێ لەسەر جگەر کە تا حدێکی زۆر ئەم حاڵەتە پێویست بە نیگەرانی و بە دڵڕاوکێ ناکە لەلایەن نەخۆشەکەەوە. لەبەری ئەم نەخۆشیێکی باوە ئێمە ڕۆژانە لە کلینیک چەند حاڵەتێک لەم حاڵەتانە نابینین کە نەخۆشەکە پەڵەیەکی خوێنی هەیە لەسەر جگەر. ئیتر مەسەن نەخۆشەکە جاری وا لێژی تێکەکە دکتۆر یەکێڵە پەڵەیەکێگەڵی کیسە لە ڕاستیە ئەمە پێڵێنی هیمانجیۆمە کە تەرجوما کرێ بۆ ئۆسمانی کوردی تێکێک کە پێڵە کیسی خوێن، یەکێک پێڵێ خاڵ، یەکێک پێڵێ پەڵەی خوێن، هەمی هەر ڕایەک شتە. ئەم حاڵەتێکی کەم نییە، زوو ئەیبینین، جاری یەک دانێ جاری لە یەک دانە زیاترە. طبعاً بەنسبەت عیلاجەوە تەنها پێویستی بە متابعەیە زۆربەی زۆری حاڵەتەکان بەتابەتی کاتێک کە مشکلەی دروست ناکە عادەتەن وەروەها قەبارەکەشی بچکۆلێ جاریوا چەندانەیەکش بۆ باس کرد. تەنها ئەو حاڵەتانە پێویستی بە نەشتەرگەری یان تەداخڵێکی عیلاجی هەیە، ئەو حاڵەتانەی کە زۆر گەورە بن یان مشکل دروستکەن. لەبەرەوە تاکە شتەوەیە کە نەخۆش ئەم شتەی پێوترە طبعاً چێ بۆ لای پسپۆڕی خۆی بەشی کۆندامی هەرس ئەوان متابعەیەکەن جاری وا هەیە ئەکرێ لە شتێکی تر بچێ ئەو کاتە بە ئەنجامدانی سیتیسکانێک یان شتێک یەکلا ئەکرێتەوە. ئەگەر یەکلا بووە کە ئەمە پەڵەی خوێنەکە هیچ نیگەرانێکی ناوێ، تەنها متابعەیە چەند مانگە جارێ متابعەیەکە لەگەڵ دکتۆرەکە و زۆربەی زۆریان هیچیان ناوێ و ئینشەڵڵا سەلامەتە بن. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.